سڵاو بەڕێزان، من نووسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە 7 کتێب دەکەم و پێشنیاری 7 کتێب دەکەم کە دەتوانن لە مانگی ڕەمەزان بیخوێنەوە. لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان لەوانەیە هەمومان بە دوا شتێکدا بگەڕێین کە ڕۆژەکەمان پێبەڕێ بکەین و ئاگامان لە برسی بوونمان نەبێت. هەر بۆ ئێشە من پێشنیاری 7 کتێب دەکەم کە دەتوانن لەم مانگە بیخوێنەوە و چێژی لێبین و لە هەمان کاتدا سوودیشی لێبینن. تەواو بۆ زانیاریتان ئەمڕۆکە تەنها باس لە ڕۆمان دەکەم، واتە کتێبی شیعری یاخود کتێبی ناخەیاڵی و بایۆگرافی باس لێوە ناکەین، تەنها باس لە کتێبە ڕۆمانەکان دەکەم. بۆ کتێبە شیعریەکان پۆستێکم لە ئینستاگرام کردووە، لینکەکەی لە خوارەوە دانراوە، دەتوانن بچن لەوێ سەیر بکەن. پێشنیاری چەند کتێبێکی شیعری دەکەم دەتوانن بیخوێنەوە و چێژی لێبین لە ڕەمەزاندا. لەگەڵ ئەوەی زۆر لە مێژنیە دەستم با کتێبی کوردی کردووە و کتێبی کوردی دەخوێنمەوە، بەڵام بەم دوایانە چەند کتێبێکم خوێندەوە کە بەشێکیان لەم لیستەدا هەن. یەکەم کتێبیشیان بریتیە لە ئەسارە. کتێبی ئەسارە کتێبێکی زاراوەی بادینیە، بە زاراوەی بادینی نووسراوە، ڕۆمانە لە نووسینی دالیا فەرحان جافەر کە باس لە چیرۆکی سێ-چوار کارکتەر دەکات کە چیرۆکەکە ڕاستە چیرۆکێکی سادەیە و چیرۆکەکە یەک لۆکیشنی هەیە، بەڵام لە ڕێی جیرانەوەکانەوە هەندێک جار لۆکیشنەکان دەگۆڕێن، بەڵام هەم پەیامی ئەم چیرۆکە زۆر بەهێزە، بەتایبەتیش لەبەر ئەوەی کورد نووسیتی زۆر جوان لەگەڵ کوردستان دەگونجێ، لەگەڵ هەندێک حاڵەتی گەنجانە دەگونجێت کە ئێستا واقیعانە بڵێن لە کوردستاندا بوونیان هەیە، بەڵام زۆر جار ئێمە نایبینین یاخود خۆمان لە خەت دەدەین وا هەست دەکەین کە ئەو ڕووداوانە بوونیان نییە، بەڵام لە ڕێی ئەم کتێبەوە هەندێک لەو ڕووداوانە باسییان لێوە دەکرێت لە ڕێی ئەو کارکتەرانێک کە لەم کتێبە هەن. کتێبەکە ئێستا شوابزام لە کتێبخانەکان هەیە و بە زاراوەی بادینی نووسراوە. پێشنیار دەکەم ئەگەر زاراوەی بادینی شارەزان یاخود لێ تێدەگەن دەتوان ئەم کتێبە بەدەست بخەن و بتوان چێژی لێبین و لە هەمان کاتدا سوود لە ناوەڕۆکەشی وەربگرن. کتێبی دووەم بریتیە لە The Lovely Bones. ئەم کتێبە لە نووسینی ئالس سیبۆلدا. کتێبەکە پێم وابێت لە ساڵی 2004 نووسراوە. باس لە ڕووداوێکی خەیاڵی دەکات، بەڵام ئەگەر هەندێک واقعی دینی لێ بدەینەوە دەبین لەوان ڕووداوەکە ڕاست بێت، بەتایبەت لە ڕێی دینی ئیسلامەوە. باس لەوە دەکات کاتێک مرۆڤ دەمرێت ڕۆحەکەی چۆن سەیری دەوروبەر دەکات و لە هەمان کاتدا خەڵکەکە چۆن مردنی ئەو دەخوێننەوە. دەبینی کە کارکتەرێک کە کارکتەری سوزیە لەناو ئەم چیرۆکە دەمرێت، ئەو کارکتەرە لە شێوازی ڕۆح دێتەوە ناو خەڵک. دەبینێت کە باوانی ئەو چۆن مردنی ئەو لێک دەدەنەوە، چۆن قبوڵی دەکەن یان چۆن بەعکسەوە قبوڵی ناکەن و دژی دەوەستنەوە، لە هەمان کاتدا هاوڕێکانی چۆن مردنی ئەو لێک دەدەنەوە و خەڵکیش زۆر جار دەبینی کە خەڵک مردنی ئەو بۆ نمونە خۆ کوشتنە، هەندێک دەڵێن ئەوە خۆی کوشتووە، هەندێک دەڵێن بەڵێ ئەوە تاوانێکی کردووە، یعنی لێکدانەوەکان و شێوازی مامەڵەی خەڵک لەگەڵ مردنی ئەو کارکتەرە زۆر بە جوانی پیشان دەدات لە ڕێی ئەم کتێبەوە. کتێبەکە هەم کتێبێکی گوماناویە، هەم کتێبێکی پەیامدارە، هەمیش زۆر جار کتێبێکی کۆمیدیاشە کە هەندێک حاڵەتی کۆمیدیای تێخراوە، هەندێک حاڵەتی پێکەنی ناوی زەردەخەنە ئامێزی تێخراوە تاوا لە بینەر بکات چێژی لێ بینێت و زۆر جاری بابەتەکان لە ڕێی ئەم خەندە و ئەم چێژەی کە لە ڕێی کتێبەکەەوە پیشان دراوە زۆر جار پەیامەکان جوانتر دەگەن. پێشنیار دەکەم ئەم کتێبەش بە هەمان شێوە بخوێنەوە. کتێبەکە تەنها بە ئینگلیزی هەیە، هیوادارم بشکێت بە کوردی، چونکە کتێبێکی زۆر نایابە و لە هەمان کاتدا کراوەتە فیلمێکیش. فیلمەکە ڕاستە ڕێتینگێکی هەمان بەرزی نەهێناوە وەکو کتێبەکە، بەڵام بە هەمان شێوە کتێبەکە پێم وایە فیلمێکی زۆر نایاب و زۆر پێشکەوتووە. کتێبی سێم کتێبێکی ئاینی کوردیە. پێشتریش گوتوومە کە من کتێبە کوردیەکان زۆر کەم دەخوێنمەوە، بەتایبەتیش ئەوانەی کە لەسەر لایەنێکی ئاینی تایبەت دەدوێن، بەڵام کارکتەری عومەری کوڕی خەتاب من خۆم زۆر پێی سەرسامم، وەکو کارکتەر زۆر پێی سەرسامم، هەر بۆیەشە کتێبی ئەو دەمەی گەشتم بە عومەرم خوێندەوە. ئەو کتێبە کتێبێکی ڕۆمانە، لە شێوازی ڕۆمان نووسراوە، هەرچەندە زیاتر وەکو گفتوگۆی نێوان دوو کەس وایە، بەڵام دەتوانین بڵێین بە ڕۆمان لێکی بدەینەوە. زۆر بە جوانی هەندێک بابەت ڕوون دەکاتەوە، چ لەبارەی دینی ئیسلام، چ لەبارەی تێگەیشتنی ئیسلام بۆ کۆمەلگا و بۆ دەوروبەر، چ لەبارەی هەندێک بابەتی کۆمەڵایەتی گشتیش کە لەوانەیە پەیوەندیان تەنها بە ئیسلامەوە نەبێت، لەوانەیە پەیوەندیان بە ئاینەکانی تریشەوە هەبێت، و هەندێک بابەتیش لەبارەی خودی ئیمامی عومەر لێک دەداتەوە کە لەوانەیە زۆر جار بە هەڵە لەبارەیەوە باس کرابێت یاخود بە شێوازێکی جیاواز باس لێوە کرابێت. پێم باشە ئەو کتێبە بخوێننەوە، نەک تەنها بۆ بابەتی دینی، بۆ تێگەیشتن لە بابەتی ئاینی و دینی،
بەڵکو بۆ بابەتی کۆمەڵایەتیش زۆر پێویستە. هەندێک بابەتی کۆمەڵایەتی زۆر جوان ڕوون دەکاتەوە کە دەتوانم بڵێم بەو شێوازی لەو کتێبە ڕوونکراوەتەوە لە زۆر کتێبی تر ڕوون نەکراوەتەوە و بەو شێوازە جوانە نەگەێنراوە. کتێبی چوارم بە هەمان شێوە کتێبێکی ئینگلیزیە، ئەویش بریتیە لە واندەر. کتێبی واندەر لەلایەن ئارجەی پەلاسیۆ نووسراوە. کتێبێک کە پێم وایە بەم دواییانە فرۆشێکی زۆری هەبووە، بە تایبەتیش دوای دەرکردنی فیلمەکەی. ئەم کتێبە باس لە کوڕێک دەکات کە دەموچاوی تەواو نییە بەهۆی نەخۆشیەکەوە، دەموچاوی تەواو نییە، هەر بۆیەشە لەلایەن قوتابیانەوە گاڵتەی پێ دەکرێت و زۆربەی قوتابیەکان دژی دەوەستنەوە و گاڵتەی پێ دەکەن، تەنها یەکێک نەبێت کە لەگەڵێتی لە هەمان کاتشدا خانەوادەکەی و بەشێک لە هاوڕێکانی لەگەڵین. باس لە کێشەی گونجانی ئەو کەسە دەکات لەگەڵ کۆمەلگا، لەگەڵ قوتابیان، لەگەڵ دەوروبەر. ئەم کتێبە پەیامێکی زۆر جوانی هەیە، ئەویش زۆر جار بە تایبەتیش لێرە کە کەسێکی کەم ئەندام یاخود کەسێک کە جیاوازە لەوانی تر بەهۆی حاڵەتێکی تەندروستی کە بەدەستخۆی نیە، یان هەر حاڵەتێک کە بەدەستخۆی نییە، بە جیاواز سەیری ئەو کەسایە تێ دەکرێت، یاخود بە شێوازێک سەیر دەکرێت کە وای لێدێت ئەو کەسە تووشی خەمۆشی دەبێت. ئەو کوڕەش بە هەمان شێوە سەرەتا زۆر پێی کاریگەر دەبێت، سەرەتا وای لێدێت کە واز لە کۆمەلگا بێنێت و خۆی دوور دەخاتەوە. بەڵام لەڕێی کتێبەکەەوە هەم پیشانی دەدات کە ئەوانەی دەوروبەری پێویستە چەندە پشتگیری بکەن، پێویستە چەندە وا پیشان بدەن کە ئەو کەسەش لە کۆمەلگادا دەژیت و بەشێکە لە کۆمەلگا و هیچ جیاوازێکی لەگەڵ ئەوانی تر نییە. هەمیش هاندەرێکە بۆ ئەوانەیە کە لەوانەیە جیاوازێکیان هەبێت، لەوانەیە ناتەواویەکی جەستەیی یاخود هەر جۆرێک لە نەگونجانیان هەبێت لەگەڵ کۆمەلگا، هانیان دەدات کە بەرەو پێشەوە بچن و هیچ شتێک ڕێگریان لێ نەکات کە لەگەڵ کۆمەلگادا بگونجێن، یاخود نەبێتە هۆی ئەوەی کە بێهیوا ببن و خۆیان دوورە پەرێز بگرن. پێشنیار دەکەم دووبارە ئەو کتێبە بخوێنەوە. کتێبێکە کە زۆر جار بەڕاستی دەتخاتە گریانەوە، زۆر جار خۆت دەخەیتە شوێنی ئەو جۆرە کەسانە، دەبینی کە ئەوان لە چ مەینەتیەکدان و لە چ ناڕەحەتیەکدان. کتێبی دواتریان تایبەتە بە ئاشقانی چیرۆک و فانتازیا، بە تایبەتیش گێم ئۆف فرۆنس. ئەوانێک کە شارەزای گێم ئۆف فرۆنسن یاخود ئەوانی زۆر هاندەری بوون، دڵنیام ئێستا دەزانن کە زنجیرەیەشتر بەڕێوەیە کە هاوشێوەی گێم ئۆف فرۆنسە لە هەمان جیهانی گێم ئۆف فرۆنسە، بەڵام جیاوازە، باسە چیرۆکێکی جیاواز دەکات. ئەویش چیرۆکی سوارچاک دەنکە لەگەڵ پاشایەش تارگێریان کە ئەو کات بچووک بووە. ئەو چیرۆکەش لە ئەم کتێبە وەرگیراوە کە نووسەرەکەی بە هەمان شێوە بریتیە لە جۆرج ئار ئار مارتن کە نووسەری گێم ئۆف فرۆنسە. کتێبەکە بریتیە لە A Night of the Seven Kingdoms. ئەم کتێبە لە سێ کورتە چیرۆک پێک دێت، باس لە سوارچاک دەنکن دەکات کە گەشت دەکات لە ناوچەی وێسترۆس کە جیهانێکە لە جیهانی گێم ئۆف فرۆنس. لە ڕێی گەشتەکانیشەوە دەگات بە پاشایەکی تارگێریان کە ئەو کات بچووکە، تاک و گەورەش دەبێت بە سوارچاک و پاسەوانی ئەو. چیرۆکانی ئەم کتێبە هەم چێژ بەخشن، هەمیش بۆ ئاشقانی فانتازیا زۆر خۆشن و لە هەمان کاتدا خەیاڵێکی زۆر خۆش دەخەنە مێشتی بینەرەوە و ئەو سوارچاکەش زۆر بە جوانی دەناسین، بە تایبەت پێش ئەوەی زنجیرەکە ببینین، لەوانەیە ئەو حاڵەتانی ناو ئەو زنجیرەیە لە ڕێی کتێبەکەوە پیشانمان دەدەن زۆر خۆش بێت و چێژێکی زۆری لێ بینین. لە هەمان کاتدا بەڵێ پەیامی زۆریش تێدایە، هەر چیرۆکێک پەیامێکی سەرەکی گەورەی تێدایە کە دەتوانین لە ژیانمان سوودی لێ بینین. کتێبی پێنجەم کتێبێکی کوردیە، بەڵام هاوشێوەی کتێبی ئەو دەمە گەیشتن بە عومەر کتێبێکی وەرجێردراوە. ئەوش بریتیە لە کتێبی بێسەرپەرشتانی قودسی نەسیری کە لە فارسیەوە وەرگیراوە. ئەو کتێبە بەڕاستی یەکێک بووە لە هەرە خۆشترین کتێبەکان کە تا ئێستا خوێن بێتمەوە، بە تایبەتیش لە کوردیەکان. کتێبەکە باس لە کوڕێک دەکات کە لەلایەن باوکی دەردەکرێت و دایکی نەماوە، هەتیمە، لەلایەن باوکیەوە دەردەکرێت، ئەو کاتی باوکیش نێشتر دێنێت. باس لەو نەهامەتیان دەکات کە ئەو کوڕە پەیدا تێپەڕ دەبێت، تاک و گەورە دەبێت. باس لەو بێسەرپەرشتان دەکات کە ئەو کات لە ناوچەی ئێراندا هەبوون، جۆرێک لە ڕاستەقینەی پێوە دیارە. هەر بۆیش ئەم کتێبە وەک باز دەکات لە دواوەی کتێبەکە نووسراوە، ئەم کتێبە لە ئێران قەدەغە کراوە لەبەرەوەی هەندێک لە ڕووداوەکانی ناو ئەو کتێبە ڕاستین و ئەگەر خودی ڕووداوەکانیش ڕاست نەبن یاخود کارکتەرەکانیش ڕاست نەبن، بەڵام باس لە واقعی ئەو کاتی ئێران دەکات کە چ زۆرداریەک و چ زوڵمێک لەو منداڵانە کراوە کە ئەو کات لە ئێران ژیاون و ئێستاش لە تەواوی جیهان چەندان منداڵی هاوشێوە هەن. پێم وایە ئەو کتێبە کتێبێکی زۆر کاریگەر دەبێت، کتێبێکە کە
بە زمانێکی سادە نووسراوە، وەرگێدرانەکەشی بە هەمان شێوە زمانێکی سادەیە، زۆر جوان دەتوانن لێی تێبگەن. لە هەمان کاتیشدا دەتوانن بڵێم چێژی لێ دەبینن بەهۆی ئەو ڕووداوانێک کە لێوە باز دەکرێت و پەیامی زۆر گەورە دەگەیەنێت. دوایین پێشنیاری کتێبی ئەمڕۆمان بریتیە لە کتێبی All the Light We Cannot See. تەمان ئەو کتێبە دەتوانم بڵێم لەو 7 کتێبانێک کە ئەمڕۆ باسییان لێوە دەکەم بە چێشترین و باشترین کتێب بووە کە پێشتر خوێن بێتمەوە و پێشنیاری دەکەم ئێوەش بخوێننەوە. کتێبەکە ڕۆمانە، بەڵام ڕووداوەکانی وەکو کارکتەر ڕاستەقینە نین، بەڵام باس لە ساتێکی ڕاستەقینە دەکات. باس لە زەنجی جیهانی دووەم دەکات، کاتێک دوو کارکتەر یەکێکیان لە بەرەیەکی جەنگ، یەکەش تریشان لە بەرەکەی تری جەنگ بەیەک دەگەن، بەڵام شێوازی بێگەشتنیان چۆنە، بەتایبەت کە یەکێک لە کارکتەرەکان نابینایە و یەکێک لە کارکتەرەکانیش هەتیوە، هەردووکیشیان منداڵن. باس لەوە دەکات کە کچێکی نابینا باوکی خەزینەیەک جۆرێک لە خەزینەی هەیە کە خەڵکانێکی زۆر بەدوایەوەن. لەلایەکی تریش سەربازێک لەوانەی ترکە بەدوای ئەو خەزینەیەوەن سەربازێکی هەتیوە، ئەویش زیرەکە لە بابەتی ڕادیۆ و پەیوەندیکردنی سەربازی. هەر بۆیەشە ئەو دوو کەسایەتیە وەکو دوژمن بەیەک دەگەن، بەڵام ژیانی ئەو کارکتەرانە چ لە سەرەتا کە دوورن لە یەکتر، چ تا دواتریش دەگەن یەکتر، باس لێوە دەکات لە ڕێی ئەو نەهامەتیانێک کە لە ڕێی جەنگەوە دەیبینن، چ کچەکە کە کوێرە و هەوڵدەدات ئەو زەخیرە و ئەو خەزینەیە بپارێزێت، چ کوڕەکە لەلایەشتر کە هەوڵ دەدات شکۆی خۆی بپارێزێت و خۆی لە جەنگ بە دوور بگرێت. هەردووکیان زۆر بە جوانی ئەو کارکتەرانە دەگەیەنرێن، زۆر بە جوانی باسییان لێوە دەکات و وە لە هەمان کاتدا زۆر بە جوانیش باس لە جەنجی جیهانی دووەم دەکات کە چ کاریگەریەکی هەبوو بەتایبەت لەسەر جیلی منداڵان. تەبەن ئەو کتێبە وەک لێرە دەبینن دوو خەڵاتی زۆر گەورەی هەیە، یەکێکیان بۆ ناشنال بوک ئەوارد کە وەکو خەڵاتی ئۆسکاری فیلم، ئەوەش دەدرێت بە کتێب، لە کۆتاییەکان بووە و ئەو کتێبە یەکێک بووە لە پاڵێوراوە کۆتاییەکان، هەرچەندە یەکەم نەبوو بەڵام یەکێک بووە لە پاڵێوراوەکانی کۆتایی، و لە نیویۆرک تایمزیش کە ساڵانە باشترینەکان هەڵدەبژێدرێن یەکێک بووە لە 10 باشترین کتێبەکانی ئەو ساڵی کە لێی بڵاو کراوەتەوە. خەڵکانێکی زۆریش ئەو کتێبەیان بە شاکارێکی مەزن ناساندووە و پێیان وایە کە یەکێکە لە باشترین کتێبەکانی مێژوو. هەر بۆیەشە من 5 لە 5 پێی داوە و کتێبەکانی تریش بەشێکی زۆریان 5 پێی داوە، ئەگەر 5 پێیان نەدابێت 4 پێیان داوە. هەر بۆیە پێشنیار دەکەم ئەو 7 کتێبێک کە ئەمڕۆ باسم کرد بیان خوێندنەوە لە ڕەمەزان، خۆتان پێوە سەرقاڵکەن و بە هیوای ئەوەی چێژی لێ بینن. من ئوسام ئەحمەدم، سوپاس.